تەما خواردنەکە خۆی ئوسوڵی تورکیە بەس ئێمەی کورد ئەبداع کردی من وێ خواردنە کە مەجموعی چشتەرە ئیڵافە کردی من هەز باینجان وردیش کە دەناوی بەس ئێدی ئوسوڵی فرەکە بدەڕای ئەو دیم ئێمە محاولەکەی من کەمی وطريقي خۆمان بکەیمنێ کە طریقەی گەفرە تایبەت فتوو دەستکەیدا ئەوە کە پیازەکە بڕستدە ئەی مەرحەلە تەواو کە بتوای تاویە دەو کە تاویارە و ڕەنگی بوو دە ڕەنگێکی ئاڵتوونی توێنن کش نوع پیازی بەکاربانن پیازی زەرد پیازە سوور پیازە چەرمی خۆدانزانن بەس من خۆم حەزکەم و پیازە سوور حازری بکەم طبعا لە دوای ئەوە کە ساوەرەکەی سە حازرکەی من کە بکوڵیە دوو ساوەرگەکەیم نەناوی کەمەکەمە دەستکەینە پرزوڵە دروستکردنەکە کە ئەی پرزوڵە فرێشە پرزوڵەی فرخ بە کاربارن بەرەخدی لە هینەکە نەرمترە و خۆشترە تەمانی مەبەر لە ئەوە کەمی تعدیلات کەیم نەبانی تا نەرمتر بود و خۆشتر بود لە خواردن على مەسفرە مواد خەدەبانی سەڵسات و سۆسات ئەگەر گوشتەکەت گوشت کاوڕ بود پێویست ناکەت یعنی خەڵاس